بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ. ڕەمەزانتان پیرۆز و ڕۆژ و تاعات و عیبادەتان قبوڵ. بەرنامە تەندروستیەکان دەست پێ دەکەینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کۆمەڵێک بەرنامەی تەندروستی تایبەت دەکەین بە ڕۆژوو و ڕۆژوەوانان با بزانین ئایا چی بکەن تاوەکو تەندروستی خۆیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بپارێزن. بەرنامەی ئەمڕۆمان بە شێوەیەکی گشتی داناوە کە بە شێوەیەکی گشتی باس لە ڕەمەزان و تەندروستی بکەین، هەروەها ئایا ڕۆژوگرتن سوودی تەندروستی هەیە یاخودنا، هەروەها هەریەکە لە نەخۆشەکان بە تایبەتی ئەوانی کە لە نەخۆشی هەناویەکانیان هەیە وەک بەرزەپەستانی خوێن، شەکرە و نەخۆشی درێژخانەکانی دیکە چ کاتێک وە چ مەرجێکیان تێدا بوو پێویستە بە ڕۆژوو نەبن. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانیار نووری، پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان. کاکتۆر زۆر بەخێربێی کاکتۆرجان. سەرەتا ئەمانەیە لەوە دەست پێ بکەین پێش ئەوەی بڕۆینە بابەتی ڕەمەزان یاخود ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان. زۆر قسە دەکرێت لەسەر بابەتە دینیەکان، بۆ نمونە ڕۆژوگرتن بە نمونەیەکێک لەوان، و پەیوەندی پێوە بڵێن تێکەڵ دەکرێت لەگەڵ بابەتی دینی یاخود بە واتایەکی دیکە. زۆر باز دەکرێت لەسەر سوودی تەندروستی ڕۆژوو، یاخود هەندێک کەس تاوای لێ هاتووە هەندێک کەس تەنانەت بە بڵێن ڕۆژووشان لەسەر نییە، زانە ئاینەکان پێیان دەڵێن بە ڕۆژوو مەبن، بەڵام ڕۆژوو دەگرن. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی فاستین یاخود خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە تا چەندە سوودی هەیە و بێ بە شێوازێک بێت. تەمان دکتۆر هاوکار، گومان لەوانەیە کە ڕۆژوگرتن استیفادەی هەیە بۆ لاشەی مرۆڤ. لە ئەساسی مەوزوعەکە لەوە دەست پێکە کە ئەگەر کەسێک بێنی، مرۆڤێک بێنی تووشی هیچ نەخۆشیە نەبێت لە تەمەنیا، لە کۆتاییە ئاو خواردنەوە و ناخواردن هەری کوژێت، چکە خواردن و هەرسکردنی ئاو و خواردن خۆتەزانی هەمویان دەرهاویشتیان دروستەکە لە لەشی مرۆڤە. خواردن و ئاو خواردنەوەانە چەند سوودەگەێنە بە لاشی مرۆڤ، ئەوەنە دەرهاویشتەژ ئەو ئۆکسیدەنتوانە دروستەکەن. لەبەرەوە ئەبێ جسم فترە هەبێ لە بینیا کە تۆزە خۆی لەمانە نەجاتدا بۆی بتوانێت چۆنەڵێ ڕیجەنەرەیت بکاتەوە، خۆی دروست کاتەوە، نەک بەو شێوازی کە بڵاو بوو بۆەوە بڵێ خۆی پاکاتەوە. پاکردنەوە نییە، شتیوانەیە لە جسمی ئینسانە، بەڵام مەوزوعەکە لەوایە کە تۆ جسم ئەبێت چۆنەڵێ سایکڵێکی خۆی بکاتەوە، بەناو بازنێکە بڕواتەوە ئاگای لە خۆی بێ. هەر لەبەر ئەوە شەیانی زۆر جار دوور لە مەوزوعی ڕۆژوگرتن هەموو سەرچاوە پزیشکەکان کۆکن لەسەرەوە کە مرۆڤ پێویستە خواردنەکانی سێژەم بێ لە ڕۆژەکە، ژەمی نێوانە نەکا، ئیسراحەت با بە جگەری و بە مەعیدێ ئەوانە لە بینی ژەمەکانە، ژەمێک نەخوا لە خواردنێکە کە بە دوو ژەمی تریژ نەتوانێت هەرسی بکاتەوە. لەبەر ئەوە فعلەن ئەبێ ئیسیفادەی هەبێ، ئەوە گومانی تیانە. واتە ڕێست گرنگە بۆ بڵێن GIT وەک دەڵێ کۆ ئەندامی هەرسوجگەر. بەڵێ مرۆڤ ئەوە نێ خواردن پێویستە کە وزەی باتێ، کە ژیانی پێ دروستکە، کە ڕیپرۆدەکشنی پێ بکە، زاوزەی پێ بکە، گەورەبوونی پێ بکە، گەشە پێبوونی پێ بکە. لەوە زیاتر بوو ئەوە بە کۆبوونەوە و بە ژەهر لە جسمی مرۆڤە. زۆر باشە. کاک زۆر ڕێژیمیشێکێکە لەو بابەتانە بڵێن خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە کە زۆر باسی دەکرێت وەک سوودی تەندروستی و زۆرێک لە ئەو کەسانی کە دەیانەوێت تەندروستی خۆیان ڕێک بخەنەوە یاخود کێشیان داببەزێنن ڕێژیمەکەن. بۆ ئەمە بەس ئەگەر بەراوردێکی نێوان فاستینگی بڵێن بە ڕۆژوبوونی زانستی خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە لە ڕووی زانستیەوە لەگەڵ ڕۆژوی ڕەمەزان بکەین، قسە لەسەرەوە چییە؟ بەڵێ تەمان هەموو ڕێجیمەکان کە دانراون بە تاقیکردنەوە دانراون، بەشێکی زۆریان نەما لە مێژووی پزیشکیە، چکە دەرکە و سوودی نییە بەڵکو زەرەری هەیە، بەشێکیان ماونەتەوە، هەندێکیان هەیە پەرەسەندی پێکراوە، تەتەوری کردووە، فەرعیتری لێ بۆتەوە ڕێجیمەکان کە بۆ خواردن نامراوە. هەتا مرۆڤ لەم خەتە بڕوە دانیشتن و ئیسراحەت و زۆرخۆری و خراپخۆری دەرکەوتنە ڕێجیمی تازە بۆ خواردن دەرەکەوێت. لە هەرە گرنگترینیان کە ئەوە مناقەشەیتیانە ئەوەیە کە تۆ بە فاستین بە خۆگرتنەوە لە خواردن چەند سەعاتێک یا چەند کاتێک یا چەند جۆرێک لە خواردنەکان ئەتوانی کێشی خۆتی پێدا بەزین یا جسمی خۆتی پێڕێکەیتەوە پێشی بینە سەر سوودەکانی تری. بەڵام ئایا ئەمە لەگەڵ ڕۆژوی ڕەمەزانە یەکە گرێتەوە یان نەجا ئەمە بابەتێکی زۆر دوور درێژە. لەبەری جارێ ڕۆژوی ڕەمەزان کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ڕوئایە موسڵمانان خۆیان بە نەفەسێکی ترۆ بە ڕۆژوو ئەبین، ئەویش نەفەسی ئەوەیە کە تۆ تاعەت ئەکەیت بۆ خوای گەورە، بۆ ئەوە سەبەبی یەکەمی ڕۆژووبوونەکە خۆی بۆ ئەوەیە، نەک بۆ مەبەستی تەندروستی. جا من لەوە بۆ چوونم لەسەر ئەو مەوزوعە زۆر جیاواز بێ. بەڵام ڕۆژوی ڕەمەزان بۆ جیاوازترە لە ڕۆژەکانی تر، یەکەم تۆ فەرزە لەسەر کە بێ 30 ڕۆژ بکەیت بە ڕۆژووگرتن. اللهم
فاکتەرێکە بێ لێ بکە لە ناوەڕاستە بی بچڕێنی ئەژنا تۆ 30 ڕۆژ لەسرە دوای 30 ڕۆژەکە تۆ فریت حڕیت ئەچیتۆ سەر خواردنی خۆت هەروەها کاتی خواردنەکان کە بۆ دانراوە نان نەخۆیت و دوورکەویتەوە لە خواردن و ئەوانە چەند سەعاتێکە ئیترەوە بە پێی فەستەکە ئەگۆڕێ بەڵام تو کراوەیە خواردنن جا ئەم دووشتە فەرقیە لەگەڵ ڕژیمەکان وانین ڕژیمەکان ئەگەر تۆ خواردن بۆ داست ئەو ڕێژیمانەیە کە لە ڕووی زانستی کە لە ڕووی زانستی و باسیەکە بۆ نمونە ئینتەرمیتەن فاستینەوەی کە لە لێکۆڵنەکەی دکتۆرەکەیان کرا کەشفی کرد کە تەنانەت خانی شێرپەنجە ئەمانەش کۆنتڕۆڵەکات فاستین ئەو خواردنەوەی تایە ئێمە لە ڕەمەزانە نیمانە و لە دوای شکاندنی ڕۆژۆکەت 6 ساعات بێ 8 ساعات بێ هەر چەندێ بێ دوای شکاندنی ڕۆژۆکەت خواردنە بە هەوڵی خۆت ناخۆی نابێ بچیتەوە سەر خواردنە قورسەکان جا لەوە ئەچێ منەوان تەکید نیم لی ئێمە مسلمانان لەوە چ ئەو فەقرەیەمان ئێهمال کردبێ کە ڕۆژوو ئەشکێنین زۆر بە خراپی نانەخۆینەوە بۆیە هەندێک لێ کۆڵینەوە هەیە بەداخەوە کە ڕۆژوو ڕەمەزان ئەسڵ زەرری یاوە لە هەندێک کەس لەبەروی دیارە ئەو بەڵەنسیان تێگاوە بەڵێ زۆر باش کاک زۆر ئاماژەت بە بابەتێکدا لە قسەکانت باز لە کوالیتی خواردن کردواتە ڕێژیم یاخود خۆپارێزی تەندروستی لە ڕووی خۆراکەوە مەرجنیە تەنها کاتێک بێ کە تۆ خۆت لە خواردن و خواردنەوە بگریتەوە ڕەنگە دەستکاریکردنی کوالیتی خواردنەکەشت سوودێکی زۆری هەبێ بەڵێ طبعاً ئەزانی مەوزوعەکە لە چۆ دروستە بێ نان خواردنی ئینسان حڕە هەموو شتێ بخوا هیچ خواردنێک حرام نییە لە ئینسان ینی ئەوەی کە مرۆڤاتی لە مێژووە دەستی لەگەڵا تێکەڵ کرۆ لەگە خواردنەکانە مشتێتوانی بخۆی هیچ شتێک ئەوە نییە زەرری هەبێ بۆ جسمی مرۆڤ بەڵام تۆ بێ کواڵەتیەکەی و بەڵانسیان بکەیت یعنی بێ وایە لێ بکەی بۆ نمونە هەموو ڕۆژە تۆ گۆژ نەخۆی هەموو ڕۆژە تۆ برنج نەخۆی هەموو ژەمێک تۆ قورس نەبێ خواردنەکان ئەبێت تێکەڵیان بکەی بە ڕەنگا و ڕەنگی نان بخۆی کێشە ڕۆژوگرتن لە مانگی ڕەمەزانە کە تێکی راوەتەمان لە ئەساسەوە نەبووە ئەوەی ئێمە ئەو پایە گەوریان تێگاوە لە ڕۆژوە لە کات و ڕۆژوشکانەکەیان ژەمی زۆر قورسە خوان خەڵکەکە تەوان ئەمە وا ئەکات ئیسیفادی ئەو چەند ساعتەکە خۆ گرتۆتۆ لە خواردن نامێنێ کاک دوکتۆر لە ڕووی زانستیەوە کاتێک بۆ ماوەیەک بۆ نمونە بۆ ماوەی 10 بۆ 12 کاتژمێر کۆندامی هەرس ڕێز وەرەگرێ دوایی بەسەریەکەوە بە قورسی کۆمەڵی خواردنی تێ بکەیت ئەمە زیانی هەیە بۆ تەندروستی تەمان ئەگەر زەلامەکە نەخۆش نەبێ تا ئێستا لێ کۆڵینەوە نیە بڵێ زەرەرە لێ ئەیە بە مەرجە نەخۆش نەبێ ئەوە نەخۆش بابەتێکی دوور درێژە ئێمە باسی کەسێکی ساغ بێ هیچ زەرەر نایە بە هیچ شێوێک بەڵام ئیزعاج شتەکە بۆ نمونە شەوە لێ تێگەیە خواردنە لێ تێگەیە پارشەوێکی باشە پێ ناکرێت لەبەرەوە بۆ سبێبیانی زۆر برسیەبی تونوبوونە بۆ زیابێ شەو بە مرتاحی نانویت جگە لەوەی هەندێک کێشی ناو گەدە دروستەکە و غازا دروستکردن و چوونە توالێت و ئەمانە هەمووی تێکەیە ئەمە واد لێ ئەکا چۆنەڵی ڕۆژوەکە لە نیعمەت و لە ئیسراحەتەوە ئەبێ بە نامرتاحی جا ئەمە ئەچینەوە سەرە و ئەساسە کە لە شەهر سیامەوە بۆ بە شەهر الئەکل لە شەهری عیبادەت و جوڵەوە بۆ بە شەهر الاستراحە طبعا ئەوە واو لێەکە کە ئیسیفادی ڕەمەزانەکە نەمێنێ زۆر باشە دکتۆر زانیار ئەگەر بینە سەر خودی ڕۆژوو خۆی بە تایبەت ئەو شێوازی ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان کە 10 بۆ 14 کاتژمێرە بە پێی فەسڵەکانە گۆڕێ بە پێی وڵاتی وڵاتێکی دیکە بەڵام لە وڵاتی خۆمان بە تەقریبی 10 بۆ 14 کاتژمێرە هەروەها ئەو خواردنەوەی تێدا نیە ئەم ڕۆژوگرتنە ئەگەر سەرەتا بڵێن بۆ کەسی ساخ هیچ بەڵگەیەکی زانستی هەیە بڵێ سوودی تەندروستی گەورەت پێگەیەنێ و بۆ نمونە باسی کردبێ ژماردبێتی من لە وڵی جەنابەت بابەتێکم خوێندەوە کە بەشداری کۆنگرەیەکت کردووە دیارە لە دوبەی ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی هەروەها لەو ڕوانگەوەوە وەڵامی ئەم پرسیارم بیتەوە ئایا بۆ کەسی ساخ ڕۆژ و سوودی گەورەی تەندروستی هەیە کە ئێمە گرنگی ڕۆژوەکە ببەستینەوە بە سوودی تەندروستیەوە تەمام بۆی ئەوە وەڵامەکەی وازەح بێ بۆ خەڵک بە باسی کۆنفرانسەکە بکەم کە چی تاکرا تەمان ئەو کۆنفرانسە خۆشبەختانە من بواریان بۆ کردمەوە کە بەشدار بم لەوێ ئەمە ڕێکخراوێکە کە ناوی دارە تەمان دارەکە کورتکراوی ئینگلیزیە ینی دابیت سان ڕەمەدان یعنی ڕۆژوو لەگەڵ شەکرا جا مۆزوعی شەکرا گەورەترین نەخۆشیەکە لەگەڵ ڕۆژوگرتنا تێگەچێ ئەم ڕێکخراوێکی ئیسلامیە یعنی ڕێکخراوێکی وڵاتە عەرەبیەکانیە بەتەنیا دکتۆر محەممەد حەسەنێن پزیشکێکی مسلمانی مسریە ئەو نەقیبێتی ساڵانەم کۆنفرانساکان ئەم ساڵش لە قەتەر کردیان بەڵام بەبوونی کۆڕۆناوە تەبان نەماتوانی واتە بەشداربووەکان زۆرینیان زانایانی مسلمانن کە لە بواری پزیشکیشدا شارەزان بەڵێ بەشداربووەکان دابەشە بن بەسەر دوو گروپە تەمان بەشێکی زۆری پزیشکن پسپۆرن
بەشێکیان تەنها پزیشکی پسپۆڕی وردی لە ڕۆژوگرتن ناهێناوە کاریگەری ڕۆژوگرتنی مسلمانان تەنانەت ڕۆژە سونەتەکان لەسەر سیحەتی مرۆڤ و بەشێکی تریشە مامۆسای ئاینین یعنی ئێمە چەندەها مامۆسای ئاینی محازەران پێوتینەوە لەوێ بە زمانی ئینگلیزیەکی فەسیح و بە تێرمینۆلۆژی و بە زاراوەی پزیشکی جوان یعنی ئەمانە هەمووی PhD دکتۆران هێناوە لە بابەتە تەندروستیەکان نەک لە لاوەکیەوە کتێبی خوێنە بێتەوە بەڵکو دراسی لە ناو کۆلێژە پزیشکەکانان کردووە و لە هەمان کاتیش مامۆستا بوو مەسەڵەن پرۆفیسۆر حەمیدیان پرۆفیسۆرێکی پاکستانی بوو لە هەمان کاتیشە یەکێک لە موفتە گەورەکانی منتیقی خۆیان لە پاکستان ینی هەم ئفتائی شەرعیەکە لە عینە کاتیشە پرۆفیسۆری ئیندۆکرانۆلۆجیە کە اختصاسێکی زۆر وردی پزیشکیە ئەم کۆنفرانسە هەموو ساڵێکە کۆبنەوە لێکۆڵینەوە پێشکەشەکەن خە لە زانستا بە لێکۆڵینەوە قساقی بەڕای ئەو نییە بەڵێ ئەم لێکۆڵینەوانە زۆربەی زۆری کراوە بۆ سوودەکانی ڕۆژوگرتن بزانن چیە بێ چی نابێ داتایەکی زۆر هەیە کە هەندێک لەوانی بە ڕۆژ تەمەن باسی لەش ساخەکەین هەندێکی چاک لەوانە ئیسیفادان بینەوە لە ڕەمەزان بەڵام ئەم داتانە داتایە نابێ بە ڕێنیشاندەر نابێ بە گایدلاین لەبەرەوە لە خوڵاسەی کۆنفرانسەکەیە هەمویان باسی ئەوانە کرد کە تو نابێ خەڵک هاان بیرێ بۆ مەبەستی سیحەت بە ڕۆژوو ببێ چکە لەبەری تەندروستیەکەی سوودە تەندروستەکەی ئەوەنە گەورە نییە تۆ بەڵێنی کوێرانە بە خەڵک بی یعنی بۆ نمونە لە کۆڵینەکیان کردو کە ئەوە لە NCBش ینی لە پابمێت بڵاو بۆەوە زۆربەی شتەکان سایتێشن بۆوەکەن تەنانەت دەرکەوتووە مەسەلەن بۆ جەڵدەی دەماغ سوودی هەیە بۆ کەمکردنەوەی چەوری سوودی هەیە ڕۆژ و ڕەمەزان بەڵام کاتیە هەر هەمووی دوای ئەوە نەخۆشەکان زەر بسفریان کردوتە دوای ڕەمەزان بە حکمی چوونەتۆ سەر خواردنە خراپەکان چوونەتۆ سەر تەنها لەو دەرفەتی بە ڕۆژوبوونیان سوودەکەی هەبووە بەڵێ لەبەر ئەوە اینجا دوای ئەوە دکتۆر خۆت شارەزای بە زۆرچێ هاوڵاتیان ئەوە ئاگار نەبن تۆ کە لێکۆڵینەوە کە ئێمە جارجار پزیشکمانێ لێکۆڵینەوە ئەڵێت فڵان بەحەس ئەوەی پیشانە ئەبێ بەڵێ ناشتیوان نییە بەحەس قەت بۆ خەڵک نییە لەبەری لێکۆڵینەوە پلەی هەیە لێکۆڵینەوە هەیە یە سفر وەرەگرێ لەبەری سوودی نییە تا وەرە ساحێبەکەی خۆی هیلا کردێ لێکۆڵینەشێ پلەی باش وەرەگرێ بەڵام لە دوای ئەوەشەوە ئێشتا هەر پشتی نابێ پێبەستی ئەبێ بێ بە گایدلاین بە ڕێنمایی لە پلەی ئەخیرا کە لە هەربووی گرنگترە ئەوەیە کە بێ بە پرۆتۆکۆل و بچێتە ناو تێکسبوکەکانەوە ببێ بە زانست ببێ بە زانست ڕۆژ و ڕەمەزان شتی وایمان نییە کە ببێ بە زانست یعنی بە خەڵک بڵێ من گرنتیت ئێمێت تۆ بەس بە ڕۆژوو بە بە دەستورێکی جوان ئەوە تۆ لە حیات تا فڵان نەخۆشی ناگریتوانە شتیوانێ داتایەکی جوانیان لەو کۆنفرانسا باس کرد کە عالەمی مێنا ینی میدل ئیسان نۆرت ئەفریقا یعنی شەرق ئەڵاوسەت و شمالی ئەفریقاکە غالیبێتی مسلمان و غالیبێتیشی بە ڕۆژووە بن ئەگەر ئەمە ڕۆژوگرتنی ڕەمەزان سوودی زەبەلاحی هەبوایە ئەوە ئێمە زۆر لەش ساختر بوویناتە ئەوروپیەکان و یابانیەکان بەڵام ئێمە نیو عەمرین ئێمە بەدەگمە نەگەینە 70 ساڵی ئەوان زۆر بە باشتری ئەگەن ئێمە ئەگەر بگەینە 70 ساڵی بە شەق و شڕی ئەگەین ئەوان زۆر بە تەندروستی ئەگاتە 80 ساڵی تۆ سەری سەرۆکەکانیان کە سەرۆکی وڵاتەکانیان هەمویان لە سەر و هەفتاون و زۆر تەندروستیشنەوە کە شتێک هەموو خەڵک ئەیبینێ نا ئیلاقی بەوە نیە لە هەمان کەتا ڕەنگە هۆکاری دیکەیش هەبێت لە پاڵەوەی هۆکاری بۆ ماوەیی و شێوازی ژیان بۆ ماوەیە ئەوان لە ئێمە خراپترن مەسەلەی بۆ ماوەیی ئێمە خەڵکی شەرقەوسە زۆر باشترین تا ئەوان بەڵام تۆ بڵێ وڵا بە ڕۆژوگرتن ئەو ئیسیفادەیە بێت چۆن لە هەشتاکانە مناڵ بووم نەسیحەتیانە کردین ئاوی نوێژ بکەن بۆ ڕێازەکردن باشە دوای بەپەلا مامۆسا ئاینە بەڕێزەکان خەڵکیان هەن ناوی کاکە بۆ خاتری خوا نوێژکردن لاقی بە وەرزشەوە نییە خەڵک با لە پێناوی ئەوان نەچ نوێژ بکە بزانێ وڵا ڕێازەت پێکا بە دوو حرەکە کاک زۆر قسەکە زۆر جوانە قسەیەکی دیکە هەیە ئەڵێ ئەگەر قەرار وا بێت من بە ڕۆژوو بم لەبەر تەندروستی نوێژ بکەم لەبەرەوەی بڵێم واتە ئاواتێکەڵی بکەمەوە لەگەڵ دینەکە و بڵێم من بۆیە نوێژ ئەەکەم سوودی تەندروستی هەیە و وەرزشە ئەو کاتە ئەو زانایانەی کە هیچ مسلمانیش نین شێوازی دروستی وەرزش ئەدۆزنە و سوودی لە نوێژ زیاتر کەواتە ئەوە پێش نوێژەکە کە من ئەگەر تەنها نوێژەکە بە وەرزش و سوودی تەندروستی بەتاکی دوایە جا ئەوان لەو شتانە زانانی ئەو ئەوروپی و ئەمریکی و یابانی و سینوهانە چۆن دەڵێ پەردان نییە لە بەردەمیانە بۆ ئەو شتانە هەر شتێک تۆ سوودی هەبێ خوا کاتۆ ئیدۆزیتەوە ئیسیفادی ئەوانەی قۆزنەوە بۆ خۆیان بەبێ شەرمانە یعنی احتیکاریەکەن و ئەڵەنەوە هی ئێمەیە بەڵام نا ئەوان چەند لێکۆڵینەوە ژەکەن لەسەری
سوودی زەبەلاحی نییە. بەڵێ کاکتۆر خلاصەی دەرەنجامەکانی دیکەی کۆنگرەکە چی بوو ئەگەر بەڵێ کۆنگرەکە باسیێوان کردکە ئێمە هەر لێکۆڵینەوەمان پێویستە کەس نازان لەوە چەدە ساڵی تر لێکۆڵینەوە بکرێ زۆر ئیسیفادەی ڕۆژوگرتن دەکەوێت باسی ئەویان کرد ینی لەوێ ئەو پرۆفیسۆران کە زانای ئاینیە زۆر بە جوانی بۆ باسکرین کە پزیشک مهنەکەی خۆی نەدۆڕێنێ هانی نەخۆش نەیات بە ڕۆژوو ببێ هانی خەڵک نیان بە ڕۆژوو بێ چکەوە ئیشی ئەو نییە ڕۆژوو مەوەست بە تەنها بۆ تەندروستی بە تەنهای بەڵە بەڵاخە بۆی وتم پزیشک یعنی هانی خەڵک نیان بڵێ کاکە من گرنگیت ئێبێ ئەوە لێکۆڵینەوەی کراوە بۆوانە چکە دوایی ئەمە زەرەری بۆ ئاینەکەش ئەشکێتەوە ئەگەر خوا نەکردا کۆمەڵەکە زەرەری پێبێنن بە ڕۆژوگرتن زۆر باشە کاکسۆر ئەمە وەک سوود وتمان بەڵگەی زانستی تەواوی متمانە پێکرا و کە چوو بێتە تێکسبوکەکانەوە تا ئەمڕۆ نییە کە ڕۆژوودی گەورە گەورەی تەندروستی هەبێ بەڵام بۆی هاوڵاتیان لە وتەکارمان تێبگەن ئێمە ناڵێن هیچ سوودی نییە ڕەنگە سوودی دەرونی و لایانی ڕۆحی هەبێت لایانی ڕۆحانەکە زۆر بە وردی لەوێ باسییان کرد سوودی زۆر زۆر گەورەی هەیە یعنی ئەوان ڕەمەزان ناوەنێن مەدرسە بە قوتابخانەیە کە تۆ چیتە ناوێ لە ڕووی دەرونیەوە بە هەموو شێوەیە خۆ ئامادەکاریەکەی ئەگەر ڕۆژوگرتن مەسلەی دکتۆر هاوکار تەنها ژەهری خواردن و شتەکە وایە جوودبوون لەگەڵ خێزانە و سێکچوال ئەکتیڤیتیەکان قەدەغە ناکرا بەڵام دیارە ئەمە پەیامێکی ڕۆحانی گەورەیتیە عیلاقەی بە هینەوە بە خواردنەوە نییە زۆر باشە کاک دکتۆر ئەی وەک زیان ئایا لەو کۆنگرێ باز نەکرا کە ئایا زیانی تەندروستی هەیە ڕۆژوو بۆ کەسێکی چاق و سەلامەت تەمان زۆر لێکۆڵینەوە کراوە بووی بزان زیانی چیە یەکێک لەو شوێنانی زۆر فۆکەسان سۆتە سەر لە بەریتانیایە لەبەری ڕێژەیەکی زۆری مسلمانیت یا مسلمانەکانش لە پۆستان لەوێ وەکو ڕعیەتێکی بچوک نین ینی بۆ منە بۆیان گرنگ ئەگەر بزانن زیانی پارێزگاری لەندەن مسلمانە و وەرزشەوانەکانیان هەندێکیان مسلمانن کە یاریەکانی و کابرا کۆڵە پاری پێ خۆ نابێ بەبوونی ڕۆژوگرتنەوە گۆڵی پێ نەکرێ ینی لە هەموو شتێکە کۆڵنەوە بە تایبەتی لە ئۆڵمپیاتەکەی لەندەنەوە کە کرا لەوێ زۆر فۆکچکە کەوتە ڕەمەزانەوە گەربیرە بێ هەموو بە ڕۆژوو نەو کاتە لەو کاتە ئیتر لەو کۆڵینی زۆر گەورەکرا ئایا یاریزانەکان چی بکەن بە ڕۆژوو بن بە ڕۆژوو نەبن ئیسیفادەی هەیە نیەتی تەمان ریپۆرت زۆرە چۆن لێکۆڵینەوەی هەیە کە ڕۆژ و سوودیە لێکۆڵینەوە ژێ زەرەریە بەزێ سا لە گوگڵ بنووسە ڕەمەدان ئەن هێڵسی فێک گەورەترین لێکۆڵینەوەت بۆیەنە کە زەرەری هەیە ڕۆژوگرتن بەڵام هەڵێ چی ئەڵێ ئەم زەرەرانە دەرکەوتووە تەنها بۆ نەخۆش بە هیچ شێوێ بۆ لە ساغ ڕۆژوو ڕەمەزان تا ئەمڕۆ دەرنەکەوتەوە بە هیچ شێوێ زەرەریە بێ خەڵکەیە زۆر هەوڵا بڵێ ڕۆژوگرتن زەرەریە وشکە بیتەوە ئەم شتانە دەرکەوتەوە هیچ زەرەری بۆ لاشی مرۆڤ نییە بە مەرجە زەلامەکە ساغ بێ ساغ و سەلامەت بێ پشت بە لێکۆڵینەوە تاریخەکان نەبەستن تۆ مسلمانە 1400 ساڵە بە ڕۆژووە بن بە هیچ شێوەیە زەرەر لە جیناتمانە ڕووی نەیەوە بە بۆنێ ڕۆژوگرتنەوە ئەتۆ ئەمانەمی داتایە دکتۆر بە هیچ شێوێک ڕۆژوو ڕەمەزان زەرەریتیانە ئەوەی کە لەش ساغ بێ ئەتوانێت بە ئیسراحەتی خۆی بە ڕۆژوو بێ خۆیان کرد 20 سەعاتێکە لە ڕۆژەکە زۆر باشەواتە وەک چۆن هیچ بەڵگەی تەواوی زانستی بڵێن نەبوو کە سوودی زۆر گەورەی هەبێ و ئێمە بڵین ڕۆژوو گەرنتی هەیە سوودی گەوری تەندروستیە بە هەمان شێوە بەڵگەی گەورەی زانستیش نییە کە زیانی گەورەی هەبێت بۆ کەسی ساغ و سەلامەت نییە بۆ ئەوی بڵی زەرەری هەیە بەڵێ واتە بۆ کەسی ساغ و سەلامەت هیچ زیانێکی نییە زۆر باشە کاکتۆر تا ڕادێک باسەکەمان لەسەر کەسی ساغ و سەلامەت بوو بەڵام ئەوەی کە گرفتە و زۆر جێگەی مشت و مڕە لە ڕەمەزاندا ئەو کەسانن کە نەخۆشن ئایا ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەندێک هاوڵاتی ئەگەرچی نەخۆشیشن بە بێگەڕانەوە بۆ ڕێنمایە پزیشکەکان بە بێگەڕانەوە بۆ پزیشکە پسپۆڕەکەیان دەڵێن ئێمە لەبەرەوەی ڕەمەزانە و پیرۆزە و سوودی تەندروستی هەیە ئێمە هەر بەردەوامە بینە ڕۆژوگرتن ئایا بە شێوەیەکی گشتی زیانی بۆ نەخۆش چییە بۆ کام نەخۆشانە زیانی هەیە کام نەخۆشانە پێویستە بە تایبەتی لەوانی لە پسپۆڕێکی جەنابەتە نەخۆشی هەناویەکان کامانە پێویستە بەڵێ زۆرینەی هەناویەکانە هەر کامانە پێویستە سەردانی پزیشکەکان بکەنەوە ڕێنمایی چێ بۆ ئەوانە ئەوەی باشە چۆنەڵی مەکتەبەیەکی گەوری لێکۆڵینەوە هەیە بۆ ئەو نەخۆشیانە تەنانەت نەخۆشە هەرە دەگمەنەکان ئەوانەش هەمووی لێکۆڵینەوەیان هەیە چەندە لێکۆڵینەکان لە سەرەتایان بەڵام داتای باشن نەخۆشەکان ئەتوانین بۆی بۆ خەڵکیش ئاسان بێدا بەشێکین بە سێ بەشەوە بەشێکیان ئەو نەخۆشیانن کە بە ڕۆژوگرتن تێگەچن بەڵام زەرەر لە تەمەن و لە سیحەتە نایە وەکو نەخۆشی کۆڵۆن نەخۆشی ترشەڵۆکی گەدا نەخۆشی شەقیقا ئێمە شەقیقە لە ناو خۆمانە زۆر زۆرە خەڵکی وا هەیە ناتوانین نیوێ ڕەمەزان بە ڕۆژوو بێ لەبەر شەقیقا
بەڵام ئەمە زەرەر لە سیحەت و تەمەنە نایە تەنها ئەتاکەکانی زیاد تەنها ئیسعاشتەکە لەوە چە ڕۆژۆکەش پێ نەکرێ بەڵام تەمەنت دەستکاری ناکات پەڵە بەجێ ناڵە لە لاشەتا ئەمە ئەو جۆرە نەخۆشیانن دوای بە تەفسیل مەترسی بۆ سەر ژیانت بەڵێ حەزەکی دوای بە تەفسیلتر ئەیڵێن گروپی دومیان ئەو نەخۆشیانن کە ئەگەر بە ڕۆژوو ببێ زەرری پێەکە ئەم گروپە ئەگەر کۆنتترۆل بن گروپی دووەمن و پێش ڕەمەزان بە تایبەتی باسی سێمانگەکەن سێمانگ پێش ڕەمەزان کۆنتترۆل بن ئەو ئەتوانن بە ڕۆژوو بن وەکو شەکرا وەکو زەخەت وەکو نەخۆشی با بڵێن برینی گەدا جەڵدەی دڵ نەخۆشی سستی دڵ ئەمانە ئەڵێگەڵ کۆنتترۆل بێت و بە هەموو ئەو ڕقەمانی کە دکتۆرەکە بۆی کۆکاتەوە مەزبوط بێ ئەتوانن بە ڕۆژوو بن کاتە تۆ دوو گروپت هەیە لە خەڵک ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئیزعاجە بن بەڵام زەرەر لە تەمەنیان نایەن گروپی سێم کێشەیە گروپی سێم ئەوانن کە نەخۆشە درێژخانەکان و کۆنتترۆل نین پێش ڕەمەزان یاخود کۆنتترۆڵە بەڵام بە ڕۆژوگرتن بە ئەدنا ڕۆژوگرتن تووشی زەرەرە بێ وەکو سستی گورچیلە وەکو شەکرەی ناجێگیر وەکو شەکرەی ئەوەی کە ئینسولین بەکارێنێ یعنی حەب ناتوانێت بخوا وەکو سستی دڵ کە کەوتو بێتە سەر ئامێر ئەمانە نابێ بە هیچ شێوێ بە ڕۆژوو بن حتا ئەگەر پێش ڕەمەزانیش کۆنتترۆل بوون پیانەڵەن های ڕسک گروپ تەمان ئەمە گروپی نەخۆشەکانن ئێمە کە نەخۆش بێتە لامات دایمە ئەوەی پێڵین بزین جارە لە کام گروپایە وە ئەرکی هەموو پزیشکێکە چکە لە بری ڕۆژوگرتن زۆر گرنگە لە لای ئێمە ئەرکی هەموو پزیشکێکە ڕێچاکی و ڕێنیشانن بۆ نەخۆشەکە بکە بۆی بتوانێت ئەگەر بە ڕۆژوو بێ بە ڕۆژوو ببێ ئەگەر خراپیش بوو ئامۆژگاری بکە کە ئەتوانی ئەم ساڵ بە ڕۆژوو نەبیت زۆر باشە کاکسۆرواتە گروپی یەکەم ئەو نەخۆشانن کە تەنها بڵێن تا ڕادەیەک بە ڕۆژوگرتنەکەی زعاجە بن ڕەنگە نەتوان بە باشی کاری ڕۆژانیان ئەنجام بدەن بەڵام مەترسی لەسەر ژیانیان نییە وەک باست کرد شەقیقەیەکێکە لەو بابەتانە و شەقیقە هەمومان نەزانین لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەگشتی لە کوردستان بە تایبەتی ژمارەیەکی زۆر زۆرە بەڵام شەقیقەیان هەیە بۆیە ئەو کەسانە واتە پزیشکان بە شێوەیەکی گشتی پیان ناڵێن کە بە ڕۆژوو مەبن واتە نابێ بیکەنە بیان هەمانە لەوانیش یعنی بەڵام بۆ نمونە نەخۆشەکە دێ زۆر پێ خراپی شەقیقە ئەگرێ بێ بە ڕەشانەوە تووشی داغڵبوونی نەخۆشخانە بێ بۆ نمونە پێڵێن هەفتە یەکەم پێمە بە تێستێکی خۆت بکەرەوە ڕۆژنا ڕۆژێ پێ بە بەو شێوەیە یعنی حەلی زیاترە دەرفەتمان زیاترە بۆ ئەوان بەڵێ زۆر باش سەبارەت بە گروپی دووەم کاکسۆر پێما بێ مشتومڕەکە زیاتر لە گروپی دوو هەما بێت چونکە یەکێک ئێستا سستی گورچیلەی هەبێ و کاری تێکرد بێ بە دڵنیایەوە هەم خۆی دەزانێ هەم پزیشکەکەی پێویتوە نابێ بە ڕۆژوو بێ بەڵام گروپی دووهەم ئەو نەخۆشیە درێژخایانانەی کە ڕەنگە پێش ڕەمەزان کۆنتترۆل بێت بەڵێ وەک شەکرە وەک زەخت ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەگەر دکتۆر زانیار پزیشکی پسپۆری نەخۆشی هەناویەکان کورتی بکاتەوە یاخود با بڵین ئێمە دەزانین هەر یەکە لەم نەخۆشانە وەکو دەڵێ ئیندیڤیجوەلایزدە ئێستا مێدیسن نابێ بە گشتی باسی نەخۆشەکە و جیاوازە بەڵێ شتی تعمیمی نەماوە لە طوبا بڵێ بۆ هەموو کەس فلان شت بکە زۆر باشە واتە هەریەکان پێویستە سەردانی پزیشکەکان بکەنەوە بە پێی بارودۆخی تەندروستی و نەخۆشە لەو چەند مانگەی پێشووتر بارودۆخی ئێستای پلانی بۆ داهاتوو بۆ دابنی ئایا دەتوانێت بە ڕۆژوو بێ یاخودنا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر جەنابەت کورتی بکەیتەوە ئەو مەرجانە چین لە هەرێکێک لەم نەخۆشانەیە هەبوو یا چ خاڵێکیان تێدا بوو ئەو کاتە ئێوە پێیان دەڵێن نابێ بە ڕۆژوو ببن چ لە بەرزەپەستانی خوێن واتە زەخت نەخۆشیەکانی شەکرە نەخۆشیەکانی دڵ بابەتەکانی دیکە طبعا نەخۆشەکان زۆرن زەحمەتە بتوانین ناتوانین هەمووی باسکەین بەڵام با نمونە بە یەکیان بێنینەوە کە لە هەمویان گرنگترە ئەوش نەخۆشی شەکرەیە شەکرە بۆچی کاکتۆر پێشوەی قسەش بکەی نەخۆشی شەکرە پێما بە هەر بەخۆ بەتەنها خۆی بەرنامەی شێوەیە بەڵێ یعنی ئەوە بەحرە نەخۆشی شەکرە بۆ بە ڕۆژوو تێگەچێ زۆر جار خەڵک ئەمڕۆ من نەخۆشەکە مینی باسیەوەی بۆ کردم خەڵک ئەزانێ خواردن گرتنەوەکەیە کە تۆ مشکلێت بۆ دروستەکە نا ڕەمەزان ئاخر بۆی ئەڵم لەگەڵ شتی ترە زۆر جیاوازە لەگەڵ ڕۆژووی تر تۆ لە ڕەمەزانە خەو دەگۆڕێ ئەمە بۆ شەکرە باشنی تۆ لە ڕەمەزانە ژەمەکان تەگۆڕێ کابرا قوبڵی ناکە ئێواران بێتەوە سەڵاتە بخوا بە ڕۆژوو بوو بێ دەستەکە بە خواردنێکی قورس لە ڕەمەزانە تۆ چالاکیەکان تەگۆڕێ ڕۆژانی تر واو نەکردووە بۆ نمونە دەستەکەی بە نوێژی تەراویح بۆ ئەوانە لێکەڵنەوەکی جوان لەسەر نوێژی تەراویح هەبوو کە زەرەری هەبووە بۆ نەخۆشی شەکرە لەبەری تۆ کابرا دوای ڕۆژوشکانەکە پێویستەکە تەڕایی باتەوە بەخۆی ئیسراحەت با بەخۆیانە بەڵام نوێژی تەراویحەکە مەجالی ئەوەی نایە ئەوانە ژەمووی پۆلێنی خۆی هەیە من ناڵم بۆ هەموو کەسێک وابێ
لەبەر ئەوە شەکرە زۆر زۆر پەیوەندی بە نظامی ڕۆژانی خۆتەوەی دایمە کە نەخۆشێکی شەکرێت بۆ لامان پێی ئەڵێن ڕێککردنەوەی ژیانی خۆ وەکو سەربازێک وەکو پێشمەرگەیەک ڕێک بکەرەوە اینجا دەست بکەین بە عیلاجکردن تەمان لە ڕەمەزانە ئەم پلانانە تێگەچێ وای لێ ئەکات کە تووشی وشکبوونەوە ببێ واتە تەنها مەسلەی خواردنگرتنەوەکە نیە تەنها خواردنگرتن چکە ئاوەکە لە هەمووی گرنگترە تووشی وشکبوونەوە ئەبێ تووشی ئەوە ئابێت کە شەکرەی ناوخوێنی ئەگەر جێگیریش بوو بێ بە بۆنی وشک بوونەوەکەوە سەری لێ تێگەچێ و دەستەکە بە بەرزکردنەوە و هەموو ئەو ئۆرگانانی کە شەکرا لە سەنگەرایە بۆیان وەکو کورچی لەو چاو و قاچوانە دەرفەتێکی باشە بە وشک بوونەوەکە شەکرەکە لەو شوێنانە ئەیە ئەی چۆن ئێمە بە خەڵکەڵین بە ڕۆژوە و شەکرەشی هەیە کە زانیمان کۆنتترۆڵە کە زانیمان ئۆرگانەکانی تێکنایەوە بەخۆیەوە تۆڕی چاوی تێکنایەوە گورچیلی تێکنایەوە ئەڵین بە ڕۆژوو بە بەڵام ئەم شتانە سێمان پێش ڕەمەزان تاکیدبین کە تۆ کۆنتترۆلی یەک دوو ڕۆژ پێش ڕەمەزان هەفتەیە پێش ڕەمەزان سەردان کەرەوە بۆی دڵنیا بینەوە لە ناو ڕەمەزانە ئۆتڵە نییە بە هەوەسی خۆت نان بخۆیت و عیلاج نەخۆیت ئەوانە ڕۆژانی تر چۆن بووی ئەم ڕۆژوابی زوو زوو چێکی خۆی بکە بوونی ئامێر زۆر زۆر گرنگە چێکی خۆی بکە هیچ کێشەیتیانێت و 30 ڕۆژ بە ڕۆژوو بیت بیکی بە 29 ڕۆژێکە هیلاکە بی بیشکێنە مۆڵەتێ بە خۆت بە و بەیانی بە ڕۆژوو بەرەوە ئازاتیتیانە ڕۆژەکە ڕاکێشی بڵی 4 سەعاتم ماوە ئەو نەخۆشانە و سوعبەتانە نازانن بە 1 سەعات ئەقەومێ لە دینی شاکاکتور ڕێگە دراوە کە ئاەتی ڕست فەرمی هەیە لە قورئاندا کاڵێ ئەگەر نەخۆش بووی دەتوانی چەند ڕۆژ ئەوە ژەروا بزان بەڵگێ بۆ ئەگەر ڕۆژ و سوودی هەبووایە بۆ نەخۆشەکان بۆ نەخۆشەکان دەرنە ئەکرالی بەڵێ بەدڵنیایی تامان ئەمانە ئەگەر وا بکەن بە کۆنتترۆلی ڕۆژی خۆشانەکان و سەدان نەخۆششمان هەیە و لەخوا بەزابێ بە ڕۆژون و کێشەیان نییە کەواتە فیکرەکە لە چیە ئاگای لە خۆی بێ وا نەزانێت ڕەمەزان بەڕەڵا ئەبێ مەوزوعەکان و پەیوەندی لەگەڵ پزیشکەکان بمێنێتەوە بە ڕێکپێک زۆر باشە کاک زۆر ئەمە سەبارەت بە شەکرە بە شێوەی گشتی ئەی ئەو گروپەی نەخۆشانی شەکرە کە ڕێگەیان نادەن بە ڕۆژوو بن ئەوانەکە ئێمە گروپێکمانەی پێڵەن هارسک هەرەمە ترسیدارتر تەمان ئەمە ئەم گروپکردە ڕێکخراوی شەکری ئەمریکی بڵاوی کرۆتەوە لە بری مسلمانێکی زۆریش لە ئەمریکا هەیە ئەم گروپە ئەڵەن چی ئەڵێ ئەگەر کەسەکە تووشی شەکرە دابەزین بوو بێ لە 3 مانگی ڕابردووە هاڕێی کردبێ شەکرەکەی ئەگەر لە گورچیلەی یابێ ئەگەر لەو جۆری شەکرێ بێ کە ئینسلین بەکارێنێ ئەگەر مزعفاتەکانی وەکو دڵ و تۆڕی چاو ئەوانی بۆ دروست کردبێ ئەگەر کەسەکە ئەکسپیرینسی ڕابردووی خیبرەی ڕابردووی ڕەمەزانی قەومانی بێتیایە خراپ بوو بێ وەزعی ئەوەش بە هارست بە مەترسیدار دەئەندێ ئەگەر لە ڕەمەزانی ئەم ساڵەکە ئێمە ئۆکەی با ناوەتێ بەڵام مەسەلەن لە دوای هەفتەی یەکەم و وەزعی تێگەچێ ئەوانش بە هایڕست دامێت ئەمانە باش دێمە ڕۆژوو بوو واتە بۆ گروپاڵن بە ڕۆژوو نەبێت تاوەکو نەچێتەوە سەر گروپە باشەکان باشش نییە بە ڕۆژوو بێتەوە یعنی نابێ بڵێ وڵا با ڕەمەزان تەواو بوو دەست بەجێ لە مانگەکانی ترا یەک بیگرمەوە ڕۆژوو شتی وایتیان ئەم گروپە نابێ بە ڕۆژوو ببێ تەمان ئەرکی دکتۆرەکەوی ڕێنمایی بکە لە هەموو وڵاتان کاک دکتۆر ئەو مەسائلانە هەموو کەسێ هینی خۆی هەیە نازانم بە کوردی چی پێڵەن پزیشکی خێزانی مەبەست لەلایەنی ئاینەکەەوە ئیڵم ینی کەسێکیان هەیە ڕێنمایی شتە ڕۆحانی و ئاینەکانیان بۆکە ئەمە تەمان مۆزەفی ڕسمین ینی لە خۆی فتوانایە و پزیشکێکی لەولا لە خۆی فتوایە هەمووی بە گایدلاین و بە ڕێچکە ئەڕۆن بە ئیتیفاقی هەردووکیان ئەم نەخۆشە بۆی ڕێکە خەنکە تۆ معفووی لە بە ڕۆژووگرتن واتە هەر نەخۆشێک بڵێن ڕێبەرێکی تایبەتی خۆی هەیە کە هەم پزیشکی تێدای هەموو زانینەکانی شاوای و لە ئیسلامی شاخۆی وابزانەرە بێ وابێ بەڵام لەوە چ لە کەلتوری ئێمانە بێ زۆر باشە کاک دکتۆر بابەتێکی زۆر باو هەیە لە شەکرە یاخود با بڵێن کۆمپلیکیشن ڕووداوی نەخوازراو ئەویش بریتە لە دابەزینی شەکرە کە ئەمە پێم وابێ هەمووی مەترسیدارتر لە پزیشکەکان ئێوە پزیشکانی پسپۆڕی هەناوی هەندەی هۆشداری دەدەن لە مەترسی دابەزینی شەکر بۆ نەخۆشانی شەکر لە بەرزیەکەی نادەن ئەمە لە ڕەمەزانە زۆر دەبێ بۆچی و چی بکەنەوە نەخۆشانی کە بۆ شویان بەسەر تەمان خۆی شەکرا ئەوەی زەلامی شەکری هەبێ قەت شەکریدا نابەزێ دابەزینی شەکرە هاڕەکردن بەبوونی دەرمانەکانەوەیە جا ئینسلین بێ یاخود حەبەکان بێ کاتێک زەلامەکە ئەخەیتە سەر دەرمان زۆری دەربانی شەکرە لەگە خواردن ئایشەکە پێویستی بە ژەمی ڕێکوپێکە لە کاتی خۆیان کە تۆ ژەمت تێ نەکرد و دەرمانەکانە بەکارهێنا وای لێ ئەکات لە پڕە لە کاتی فتری بە ڕۆژووگرتەکە شەکرەی هاڕاکە دابەزێتە خوارەوە گروپێکی کەمیشمانەیە دوای ڕۆژوشکانن وایان لێ
لەبەری لە ژەمێکی قورسە کاتە نایەوە پەنکریاس لە پڕاش ژمارێکی زۆر ئینسۆلینە ڕێژێ و شەکری هاڕاکە شەکرە بەرزبوونەوە هەرچەنە مەترسیدارە بەڵام مەترسیداری ئانی نییە لە ئانۆدەقەیە تۆ فریا ئەکەوی شتی بۆ بکەی یەکێک نیە لە هۆکارانەی کە لە دەقە و بڵێن لە خولەکا بتکوژێ ئاشتیوانە بەڵام شەکرەی دابەزین هاڕەکردن زۆر مەترسیدارە نەخۆشەکانی خۆمان یەکدو نەخۆش زۆر جوان بۆیان باسکردم لە هیچ کتێبەکانیە ئەڵە دوکتۆر زانیار ئێمە هەستەکەین ئەمرینی ڕزینووە بینەوە هەر بۆ لەڕزان ڕۆحکێشان چۆنە ئەڵە بینیومانە خەڵکی خۆمان مردووە ئێمە شەستەکەین وامان لێ زینەوە بینەوە ئەوە مەترسیدارە هاڕەکردنی شەکرە لەبەرەوە ئەو کەسی کەوابێ لە ڕەمەزانە زۆر خراپە لەو گروپە بێت و بە ڕۆژوو ببێ زۆر جار ئەچێتە قۆناغێکەوە کە پێڵە ئەن ئەوێرنس هەستی پێناکە شەکرەکە تاوەزێمە زۆر مشکلەیە ئەها بیستوتاڵەن فڵان کەس خەبەریان کردەوە لە خەو مردبوو شەکرەی هەبوو بەڵام لە خەو هەڵیانسان مردبەوە زۆربەی زۆری ئەوەن هاڕەکردنی شەکرەکار بە خۆشی نەزانیوە سەلامەکە لە تەمان ئەمە مشکلەیە بەڵێ چونکە دابەزینی شەکرە کاک زۆر پێما بێ لەماوەی چەند خولەکێکە ئەگەر شەکری نەگاتێ نازام بیزەبت کاتێکی گروپیان هەیە یعنی ئەبێ بە وەکو جەڵدەی دەماخواوانی لەیەکە لەبەرەوە تۆ بێ زۆر وریابیت و لە خۆ تۆ ئیشەکە تێکنەی زۆر باش کاک زۆر پێم وابێ ئەمە وەڵامی پرسیارێکی دیکەمانەداتەوە کە هەندێک هاوڵاتی لەیان کردوون پێشوی بێن بۆ بەرنامەکەی جەنابەت ئەڵێن لە دکتۆر زانیار بپرسە ئێمە بڵێن شەکریان هەیە پاشان لەبەرەوەی زۆر بیستویانە شەکرە نابێشتی شیرین بخۆی نابێ خواردن زۆر بخۆی شەکرەکەم بەرزە بێتەوە لەگەڵەوەی بە ڕۆژوە بن دوای ڕۆژوشکاندنیش تەنها شتێکی بەسیط یاخود شتێکی سادە خۆن و دوایەوە هەر بە ڕۆژوە بنەوە تاوەکو پارشەویش ناکەن یاخود زۆر کەس لەبەر ئەوەی زۆر ئەو بابەتی هەرچەند باسمان کرد سوودی تەندروستی ڕۆژوە چۆتە مێشکی ئەڵێ کە ڕۆژوو شەشکێنم من هەر بۆ ئەوەی ئیترجار لە ڕووی دینیەوە بیری لێ کاتەوە یاخود لە ڕۆ تەندروستیەکەی وەڵێ هەر شتێکی بەسیتە خۆم و نای خۆم تا بەیانی یانی جاری وا هەیە نزیکەی 72 کات ژمێر ژەمێکی قورس ناخوا یاخود ژەمێکی مامناوەند ناخوا ئەمە ڕێنمایی چێ بووە مشکلەیە من بڕواکی تاسا ئەو گروپەم نەویستووە ینی بەداخەوە گەشتی وا هەبێ ئەوە مشکلەیە لەوە چ تاسە سوتفە نەکرێ نەخۆش ئەوەی وتبێ طبعا ئەوە کێشەیە چکە خۆی ئەو فترەیە کە بۆت کراوەتەوە بەڕاستی بێ استیغلالی بکەی هەم خواردن هەم تەڕایی ئیسیفادی تا بکەیت و ژەمەکانە بچوو بکەیتەوە خواردنی تا بخۆی هیچ ئازاتیتیانە بڵێ وڵا دەم قەپاتەکەمەوە هەتاوەکو پاشەوە لە پاشەوە ژەم بخواتەوە نا باشترە خواردنەکانی تەوزیعکە بەپی کاتەکە زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بێنە سەر بەرزەپەستانی خوێن یاخود ضەغط ئەوەی ئەمیش هەر لە هاوڵاتیانی کووردا ژمارەیەکی زۆر کەس توش بووە و نەخۆشیێن پێم وابێ ئەمان کەمێک ئەهوانترە لە شەکرە بۆ ڕەمەزان بەتاکید ئەمانیش بە هەمان شێوە پۆلێ نەکرێن بۆ چەند گروپە تاوان ئەوان ئێشتا لە کۆلینی زۆر گەورەمان نیە بەڵام هەندێ دەرەنجامان لە بەردەستایە فشاری خوێن بەچی دروستە بێ هۆکارەکەی نەزانراوە من دایمە نەخۆشەکانمان پێ نەخۆش زیاتر لەوە پرسێ بەڵام بۆ تووشی زەخت بووم نازانین تا ئێستا بە شەریعەت نازانێ بەڵام ئەزانین زەخت ڕەفیقی قەڵەوی و کەمجوڵەیی و بۆ ماوە و یعنی لە دایک و باوک و ئەمانەوە ڕەفیق یەکەن هەتا تۆ تەمەڵی و زۆر خۆری ئەوانە بکەی ئەگەری زیاترە کە تووشی بەرزەپەستانی خوێنبی بەرزەپەستانی خوێن لە ئەنجامی گرژبوونی بۆرەکانی خوێنەوە دروستە بێ فشار دروستەکە بۆیە کە قیاسێکی بەرز دەرەچێ تەمان بۆیە جاری وایە نەخۆشی خۆمان بەبێ ڕەمەزان کەیت ئەڵە بڕوا بکە لە دوێنەوە هیچم نەخواردۆ زەختێکلی بیستە تەمان ئەو هیچم نەخواردەوە خۆی وای کرۆ زەختەکە بەرز بۆتەوە زەختیش زۆر مەزاجیە یعنی ئێلا بێتەوە مرتاح و لە ژیانێکی هینا بڕۆیتوانە اینجا ئەوش بە باشیشەکە لەبەرەوە زەختیش ئەگەر کۆنتترۆل نەبێ پێش ڕەمەزان مشکلەیە ئەگەر لابال هایپەرتێنشنیش بێ ئەوەی کە دایمە یاری ئەکا بەمەرجە بوو بێ بە سەخت سێرەکی لە پرابرزەوێت و نزمە بێتەوە ئەوانەش باش نین هەتاوەکو دکتۆرەکە ڕێنمایی بۆ نەکە مشکلێکی تریانەیە ئەوانی زەخت دەرمانەکانیانە دەرمانەکانی ئەمانش بەشێکی زۆرن دەرمانی مۆدەڕریتیە ینی میسپێکەر ئەوەی کە واکات میس بکات بەوە پەستانەکە دابەزێنە تاوان هەموو لە کۆڵینەوەکان لەسەرەوە کۆکن کابێ ئەوەی زەختی ئەو حەبە بۆستێنێ لە کاتی ڕەمەزانە ئەگەر ڕەمەزان لە فەسڵە گەرمەکانە بوو بەڵام ئەگەر کۆنتترۆل بێ کێشەمان نییە توانێ بەکاری بێنێ ئەو دەرمانانە لەبەرەوە ئەمیش دەرمانەکانی کێشەیتیە باشترە نەخۆشەکە پێش بە ڕۆژوو بوون مانگێک پێش ئەوە سەردانی دکتۆرەکە کاتەوە بڵێ من وەزم چۆنە توانم پێ بمیاننا زۆر باشە کاک زۆر سەبارەت بە نەخۆشیەکانی دڵ بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە پێشووتر جەڵدەیان هەبووە یاخود بە هۆکارێک بۆریەکانی خوێنبەرەکانی دڵی خۆیان
گرفتیان بۆ دروست بۆ جایتر قەستەرەیان کردووە یاخود کابجیان کردووە یاخود دەمارگۆڕینیان کردووە بەڵێ دەمارگۆڕیان کردووە ئەمانە بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەک لە کەسێک کە تەنها بەرزەپستانێکی خوێنی هەیە مەترسی دارترن قسە چێ لەسەر ئەوانە و ئەوان پێویستە چی بکەن لێکۆڵینەوەیەکی باشی تازە هەیە بە ڕێنماییەوە هینی کۆمەڵی ئەمریکی بۆ دڵ بۆ ڕۆژ و گرتوان بۆ نەخۆشی دڵ شتێکی تازەیە دەرچووە تەمان ئەمانیش دوور و درێژە بە پێی جۆری نەخۆشەکە خۆت زای نەخۆشی دڵ یەک جۆر نییە هەر خۆ دێسا پێ شەشێکە ژمان بەڵام ئەوەی کە گروپە مەترسیدارەکەی ئەوەیە کە سستی دڵی هەیە ئەوەی سستی دڵی هەبێ یاخود کەسێک بێ جەڵدەی دڵی تازە لێیا بێ مەسەلەن مانگێک پێش ڕەمەزان سێ هەفتەیە پێش ڕەمەزان ئەمانە بە ستەیبڵ دانانرێن بە جێگیر دانانرێن ئێمە گروپمانێن لەو کەسانە ناڵن سارە لێ بخڕن تا مانگێک لەبەرەوە ئەمانە جێگیر نین تەحملی ئەو زەختەی ڕەمەزانیش ناکا کە بێ بەسەریا ئاو نان نەخوا و دەرمانەکانی تەوزیع کات و خواردن نەخوا و خەوی بگۆڕێ و لەبەرەوە ئەمانە بەڕاستی هەرەکان بە پێی دکتۆرەکەی و بە پێی حاڵاتەکەی بەڵام بەشێکی چاکیشان تیاتوانن بە ڕۆژوو بن کێشان نییە چکە نەخۆشی دڵ ئەگەر جێگیر کرا دەرمانی ڕێکوپێکی هەبێ مستەقر بێ پێش ڕەمەزان نەخۆشەکە ئاگای لە خۆی بێ بەشێکی چاکیان ئەتوان بە ڕۆژوو بن زۆر باش کاکتۆر ئەمە بە شێوەیەکی گشتی ناوی نەخۆشیەکانمان هێنا دانە بەدانە بەڵام هەر نەخۆشێکی دیکە کە ئێستا ڕەنگە دەرفەت نەبێت دانە بەدانە باسییان بکەین کە پزیشکەکە پێی بڵێت پێویستە ڕۆژانە یاخود با بڵین نەکات پێش پارشە و نەدوای ئێوارە لەو ڕۆژەدا دەرمانەکەی بەکاربێنێ ئەم هەر ناچنە و گروپی کە پێویستە ڕۆژوو نەگرن یاخود واجب بێ لە سەی لە ڕووی پزیشکیەوە کە ڕۆژانە دەرمانەکەی بەکاربێنێ خۆی باشەکی لەوێ زۆربەی دەرمانی تازە هاتوون یەکژەمی ئەخورێن بە تایبەتی بۆ نەخۆشە درێژخانەکان واتە هایڤلایفی درێژکراوە بەڵێ لەبەرەوە توانی بۆی تەوزیعەکەی بۆ نمونە ئەگەر حەبێکی نێوەڕوانیە بێ ئەتوانێت بیکاتە ئێواران ئەگەر حەبێکی ئیجباری نیوەڕۆی هەبێ ئەتوانی جورعەکەی بەیانێکی بۆ بکەی بە دەبڵ بۆ نمونە یعنی ئەکرێ شتەکە لەبەر دەرمانەکان بەس کاک زۆر هەر ئەو نەخۆشانە هەندێک جار گازەندەی ئەوەکەن ئەڵێ ئێمە پزیشکەکەمان پێی وتوین 12 کاتژمێرجاری ئەم حەبە بەکاربێنین بەڵام ئەڵێ ئێمە بەڵێ بەڵام ئەڵێ ئێمە جاری وا هەیە مەودای نێوان دوای بڵێن ئیشا تاوەکو پێشەوەی کە نانی پارشێ و 12 کاتژمێر نابێ ئەگرفت دروست ناکە ئەگەر چەند کاتژمێرە کەم هەندێکی کەممان هەیە وایە ناچارین بەڵام وەکوتم دەرمانی زۆر باشات و درێژخایەنن یعنی بۆ نمونێمە دەرمانمانە بۆ کومیتۆپرۆلۆڵ ئیمیدیێت ریلیز بوو ئیلا بۆ 12 سەعات وەکو هین بەکاری بێنێ ئێستا ئەکستێندەد ریلیز دروست کراوە نەخۆشەکە کاتەکەشی لێ بگۆڕێ کێشە نییە تا 30 سەعات لە خوێنی ئەمێنێتەوە یعنی لەبەر ئەوە دەرفەت هەیە بۆ ئەوانیش دەستکاری بکرێن زۆر باشە کاک زۆر ئەگەر پێما بابەتەکان زۆرن و نەخۆشیەکانیش زۆرن باسی بکەین دواوتەی دکتۆر زانیار چیە بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لەم ڕەمەزانەدا لە ڕووی زانستیەوە هاوڵاتیان ئاگار بن ئەوەی لەش ساغا ئەگەر بیەوێ بە ڕۆژوو بێ ئەتوانێت بە ڕۆژوو بێ نەترسێ بە هیچ شێوێ لە ڕۆژوو گرتن بڵێ چاوم تێکا و گورچی لەم تێگایە و نازام ئەو شتانە هیچی بەڵگەی نیە ڕۆژوو گرتن هیچ زەرەرێکی نییە هەتا ئەمڕۆ ئەتوانی بە ڕۆژوو بی ئەگەر ناساغیت نەخۆشی پێش ڕەمەزان سەردانی دکتۆرە کردایە پەیوەندی بە دکتۆرە کۆ بکەرەوە نەچووە بچێ 30 ڕۆژە قەیچێکە لە ناوەڕاستی ڕەمەزانە پەیوەندی بکەرەوە ئاگاد لە خۆت بێ زۆربەی زۆری نەخۆشەکانی ژەتوانن بە ڕۆژوو بن بەبێ کێشە زۆر باشە دکتۆر زانیار نووری پزیشکی پسپۆری نەخۆشی هەناویەکان زۆر سپاس بۆ ئامادەبوون هاوڵاتیانی خۆشەویست بەرنامی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد